تا ئێستا هیچ وادەیەک بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی هەرێمی کوردستان دیاری نەکراوە. ئەگەرچی هەوڵێک هەبوو بۆ ئەوەی هەڵبژاردنەکانی هەرێم پێش هەڵبژاردنەکانی عێراق بکەوێت، بەڵام ئەو هەوڵە سەری نەگرت. ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستانش ئاماژە بەوە دەکات دیاریکردنی هەڵبژاردنەکان پێویستی بە قەراری سیاسی هەیە. لەگەڵ ئەوەشدا قەیرانەکانی هەرێم کاریگەری خراپی کردووەتە سەر هەڵبژاردنەکانی داهاتووی هەرێمی کوردستان. بۆ نمونە یعنی حتا بەسیترین شت هەیە مەسەلەی ئەو بڵێن ئێستا و نقاشە هەیە ئایا تەجیل بکرێن تەجیل نەکرێ هەڵبژاردنەکان. هەندێک لایەن هەیە دەڵێتن پێویست دەکاتن کەوا ئێمە ئێستا هەڵبژاردنەکان بکەین بۆ ئەوەی لە دوای هەڵبژاردنەکانە بتوانین بە قووەتی بچینە ناو بەغدایان بەهێز یعنی بە قووەتر بچین لە بەغدا بەشداری لە هەڵبژاردنەکانە بکەین لە هەمان کاتیشە بۆ مەسەلەی گفتوگۆکردنا لەگەڵ بەغدایە. لایەنێکی دیکەش دەڵێتن نەخێر دائما لە دوای هەڵبژاردنەکانە ئێمە دەبینی قەیرانەکان زیاتر دەبێتن و قوڵتر دەبێت و لەوانەیە هەندێک سراعات دروست بێتن لە نێوان هێزە سیاسیەکان وا بکەکەوە ئێمە نەتوانین بە یەکریزی یان نەتوانین خۆمان خۆ بکەینەوە بۆ ئەوەی کە بچین بۆ بەغدا و بتوانین بەهێز بینەوە جارێکی دیکە لە بەغدا. ئەندامێکی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانش دەڵێت لە ئێستادا هەرێم کێشەیەکی سیاسی قوڵی هەیە بە تایبەتی لە نێوان پارت و لایەنە سیاسەکانی کوردستان. چارەسەرکردنی ئەو کێشانەش پێویستی بە وەرچەرخانێکەیە، ئەویش بە هەڵبژاردن دەکرێت. بۆیە ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێم چارەسەری جددیە بۆ قەیرانەکان. ئێمە لە ئێستادا کێشەمان هەیە و هەبوونی کێشە ڕەنگ بێ پێویستی بە ئەنجامدانی وەرچەرخانێکە گۆڕانکاریەکە بۆ ئەوەی کە بتوانین بەسەر ئەو کێشانەیدا هەمانە زاڵ ببین. لە بۆچوونی من ڕەنگ بێ ئەنجامدانی هەڵبژاردن چارەسەرێکی جددی بێ بۆ ئەو دۆخەی کە ئێستاکە ئێمە بەدەستیەوە دەناڵێنین بۆ لەبەرەوەی ئەم پرسە تەنها پەیوەندی بە خودی ناوخۆی کوردستانەوە نییە، ئەوەندە پەیوەندی بە موقع و پێگەی تۆ هەیە لەگەڵ بەغدا. وا چاوەڕوان لە دوایین کۆبنەوەی نێوان پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێم و کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی کاتی هەڵبژاردنەکانی داهاتووی هەرێمی کوردستان دیاری بکرێت، بەڵام نەتوانرا هیچ کاتێک دیاری بکرێت و ئاماژە بەوە کرا دیاریکردنی کاتی هەڵبژاردنەکان پێویستی بە ڕێکەوتنی سیاسی هەیە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.